وتاری ئەمڕۆمان بە پشتیوانی خوا بۆ خێزانەکانی ئێوەیە، بۆ کچەکانی ئێوەیە، بۆ خوشکەکانی ئێوەیە، بەڵام کامانەیان ئەوانەیان کە لەچکیان بەسەرەوە نییە، ئەوانەیان کە سافیرن و سفورن، ئەوانەی نیو لەچکیان بەسەرەوەیە، ئەوانەی کە لەچکەکانیان لە ملیانایە، ئەوانەی لە بۆنە و ئاهەنگ و جەژنەکانە لەچکیان بەسەرە نیە و باڵا پۆش نین. وا دەزانی لە ڕۆژی قیامەتە هەر ئاوە بە ئاسانی تۆ ڕزگارت ئەبێ خێزانت ئەخەیتە پێشی سیارەوە بە سافیرەی ئەم لاولای پێکەی ئەم ماڵ و ئەم ماڵی پێکەی. بۆیە ڕوو دەکەمەوە خوشکە بەڕێزانە ئامۆژگاریان بکەن ئێوەش چی باوکن چی مێردن تۆبە بکەن خوشکە بەڕێزەکانم لە سفوری پێش ئەوەی بمرن و پەشیمان بنەوە. بە ئێوە دەڵێم خوشکە بەڕێزەکانم کە خێزانی هەندێک لە ئێوە و کچی هەندێک لە ئێوەن، ئایا لە ڕووتان دێ ڕووی ئەوەتان هەیە کە مەلەکول مەوت بێتە خزمەتتان ڕۆحتان بکێشێ پەشیمان نەبنەوە؟ ئایا ڕووی ئەوەتان هەیە بەم سافیرەیەوە وەڵامی پرسیاری ناوگۆڕ بدەنەوە؟ ڕووی بەرەنگاربوونەوەی مەلائیکەتان هەیە؟ نابەخوا. ئایا بیرت کردۆتە خوشکە بەڕێزەکەم ڕۆژێک دێت دەتشۆرن کاتێککە دەمریت ئەمجا خۆڵ دەکەن بەسەرتە بەو تەنهایە بەجێت دەهێڵن تۆی سافیرە خۆڵ دەکەن بەسەرتا و جێت دەهێڵن خۆت و کردەوەکانت. بۆیە خوشکە بەڕێزەکەم لەگەڵ خواناسانە بڕۆ، لە ڕێگای خواناسانەوە بڕۆ، چاو لە خێزانەکانی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم، چاو لە خێزان و خوشک و کچی سەحابەکان و پیاوچاکان بکە، نەک کچە مۆدێلەکان، نەک وڵاتە غەربیەکان. ڕۆژێک دێت بە تەنها لە ناو گۆڕدا بەجێت دەهێڵن. ئایا چیت کردو بۆ ڕۆژە؟ بێگومان ئەو سفوریە شەرمەزارت دەکات، کەواتە بە خۆتا بچۆرەوە لەگەڵ خواناسانە بە بۆ بەهەشت، نەک لەگەڵ ژنە خوانە ناسەکانە بۆ جەهەنم. چونکە سفوری و سافیرەی و سەڕووتی و جلی تەسک و تەنک بە پێی حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هۆکارێکە بۆ چوونە جەهەنەمت، نەک بۆ چوونە بەهەشتت. ئافرەتێک هەبوو زۆر بە جوانی خۆی داپۆشی، وتیان بۆچی ئاوا تۆ خۆت داپۆشی بەم شێوەیە باڵاپۆشی؟ وتی زۆر ئەترسم لەوەی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە باوکم یا دایکم بوەستێنێ محاسبەیان بکات لەسەر ئەوەی کە بۆچی من سافیرم، خوای گەورە عەزابی دایک و باوکم بدا بەهۆی منەوە، بۆیە نامەوێت دایک و باوکم عەزابی خوا بچێژن بەهۆی منەوە. وەڵا چەندێ دەستی پیاوەکانی تایە و باوکەکانی تایە، زۆر زیاتر دەستی ئافرەتان و دایکەکانی تایە. ئەگەر دایکەکان لە مناڵەوە فێری سفوریان نەکەن ئەو ئافرەتانەوە دەرناچن. بۆیە تۆ پیاو بە خێزانەکەشت بە ئافرەتێکی خواناس و چاک بێ. بۆیە کچەکەت هەر لە مناڵەوە حەزی بە خۆدەرخستن و جلی تەسک و تەنک لەبەر نەبێ. واتەزانی محاسبە ناکری کچەکەت پانتۆڵ لە پێ و ژنەکەت پانتۆڵ لە پێیە، کچەکە و ژنەکەت کە لە ژێر دەستی تۆدان محاسبە ناکری لەسەری لە ڕۆژی قیامەتە، بێگومان محاسبە دەکری. جا ئەگەر پێت خۆشە خوشکە بەڕێزەکەم باوکت دایکت مێردت عەزابی خوا بچێژێ ئەو کاتە خۆ سافیرەکە بێگومان پێت خۆش نییە، بە تایبەتی بۆ دایک و باوکت. ئەگەر ڕقە لە مێردەکەشت بێ لە داخی ئەو خۆ سافیر مەکە، چونکە دڵنیا بە خۆت پێشەوە چتە جەهەنمەوە، چونکە سافیرەی بە خۆتا بچۆرە تۆبە بکە و بگەڕێنەوە بەلای خوا. واز لە سافیرەی بێنە، واز لە مۆدێلات بێنە، جلی جوان لەبەر کە بەڵام باڵا پۆش بە، بە شەرم و بە حەیا بە، وەکو نەنک و داپیرەی خۆت، وەک دایکت. ئەو دایکە کۆنەکان، نەک هەندێک لە تازەکان ئەڵێم، مەبەستم کۆنەکانە.